لسروی مجاره و زیادتر پرسان به تایبەتی تهدیدین بردوام امریکا کو به تایبەتی گاو امریکا دبیجیتن مساده پنجی موشکین ایران جناف برینه و مجتبی خامنه‌ای دناوا آشتی و آرامی داناجی توا خفتنا دونالد ترامپ دبران بردا ایران دبیجیتن چاواره سپرایزن مازم بن اوا هوادیتی هر هیچ نینه. دکتور اریک ماندل دامزرینر و سروکی تورا زانیاری و سیاسی روشهلاتا ناوراست نیویورک میوانه منه. دکتور اریک تو بخیراتی کردستان 24 هرچنده دشاری ده هر لانک مدح و پس ناخود کرد هر لانک قربانیان خو کمتر نشان داد بلام راستی آوی شری اویک و ام درباسی روجا ده بوین آیا افشاره حتی کنگی و کی و کشید آیا بازنه وی شری یانجی درزبونه هف پیمان نو ده آرا دایه؟ پێم وابێت ئەگەر هەر کەسێک پرسیارت لێ بکات ئەم جەنگە بەردەوام دەبێت یاخودنا ئێمە نازانین وەڵامیان پرسیارە بدەینەوە نازانین تا کەی بەردەوام دەبێت و چۆن درێژە دەکێشێت. ئامانجی ڕژێمی ئێران ئەوەیە کە جەنگەکە فراوان بکات دەیەوێت هەوڵ بدات بەهۆی زیادکردنی زیانەکانی جەنگ وا بکات ئەمریکا ماندوو بکات و هەروەها فشارێکی زۆر بخاتە سەر ئیدارەی ترامپ لە ناوخۆ لە دەرەوە بۆ ئەوەی جەنگەکە کۆتایی پێبهێنێت چونکە دەزانین هەڵبژاردننی کۆنگرێسیان لە پێشە و ئەم پلانە استراتیژی ڕژێمی ئێران ئەوەیە کە هەندێک لە چەکەکانیان بهێڵنەوە نایانەوێت بە خێرایی هەموو چەکەکان و موشەکەکان بتەقێن و بەکاریان بهێنن. هەندێ کات سەرۆک ترامپ وتویەتی کە ئەم جەنگە تا ڕادەیەکی زۆر کۆتایی پێهاتەوە هەندێک جاریش دەڵێت ئەمە دەستپێکی جەنگەکەیە. گۆڕینی ئەم قسانە ئەوە دەردەخات کە استراتیژەتی ترامپ ئەوەیە کە نەزانرێت لەلایەن ئێرانەوە ئامانجی ئەمریکا چییە و هەروەها وا بکات کە ناڕوونیەک بە پلانەکانی ئەمریکاوە هەبێت و هەروەها بارودۆخێک بهێنێتە ئاراوە کە پێشبینی نەکراو بێت بۆ ئێران و بۆ ناوچەکە و ئەوەشی کە ئێستا هەیە بەهۆی داخستنی گەر و هرمزەوە زیانێکی ئابووری بەرجیهان کەوتووە. باشە حتا کەنگی دێجیهان دەستەوەستان ڕاوەستیتن حتا کەنگی ئەگەرێ دروست نەبوونە هەفپەیمانیەکێ تازە هەیە و بەرەیەکێ نو لە دژی ئیرانێ بهێتەڤەکردن بە تایبەتی لەسەر بەردەوامیە ترسا دەرباس نەبوونە گەشتیên نەفت هەڵگر ji گەڕۆی هورمز. ئێران وڵاتێکی گەورەیە و بنکەیەکی زۆریش لە ئێران هەیە و ئەمریکا ناتوانێت بۆ 4-5 مانگ لە درێژەدانی ئەم جەنگە بتوانێت تەواوی پێگەکانی ئێران لە ناو بێت چونکە وڵاتێکی زۆر فراوانە لە ڕووی جگرافیەوە و هەروەها ئێرانیش لە وەڵامدا هێرش دەکاتە سەر عێراق و وڵاتانی کەندا و ئەمە بۆ ئەوەیە کە زیانەکانی جەنگ فراوان بکات و هەروەها زیانەکان بە جۆرێک زیاد بکات کە بێتە فشارێک بۆ سەر ئیدارەی ترامپ بۆ نمونەکە دەبینین کە هێرش کراوەتە سەر کوردستان و هێرش کراوەتە سەر بنکەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئەمە دەبێتە فشارێک بۆ سەر ئەمریکا و دەبێتە فشارێک بۆ سەر گەلی کورد تاوەکو فشارەکانی سەر ئیدارەی ترامپیش زیاتر بێت واروها داوا دەکرێت کە حکوومەتی عێراق کۆنتڕۆڵی میلیشیاکان بکات بۆ ئەوەی حەشدی شەعبی و یەکەکانی سەر بە حەشدی شەعبی کە وەلایان بۆ ئێران هەیە هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان دەبێت کۆنتڕۆڵ بکرێن. ئەڤە 10 ڕۆژە زیاتری 176 موشک و درۆن ئاراستەی ئاخا هەرێما کوردستانی هاتینەکردن بەهێجەتە هەبوونە سربازگە و بنکێن ئەمریکا لە هەرێما کوردستانی و ئەمریکا دبێژیتمە هیچ سربازێک لە هەرێما کوردستانی و حتا عێراقیژی نەمایە. بەڵام مەسەلا کۆنتڕۆلکردنا ڤان گروپên ji yasayê derketî li Iraqê bû hemiyan zelal bûye ku karekê nemûmkin e. Di vê beynê de aya eva Emerîka heta nûkekirî têrê diketin bû nimûne li vî alî û aliyê henê bordûmankirina hindek binke û baregehên van gropan yan jî Emerîka stratîjiyeke tûkme heye
بۆ بەرسەفدان و ژناف برناوان گرۆپان لە عێراقێ؟ پێم وابێت یەکەم شت ئەوەیە کە ئیدارەی ترامپ و سەرۆکی ئەمریکا ئەوەیە فشار بکەنە سەر حکوومەتی عێراق تاوەکو میلیشیاکانی سەر بە ئێران کۆنتترۆل بکات. تا ڕادەیەک دەبینین کە ئێستا گروپە چەکدارەکان لە ژێر هەژمونی ئێران هێرش دەکەنە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەەوە. ئەگەر ئەم گروپە چەکدارانە ببنە هۆی زیانگەیاندن بە سەربازانی ئەمریکا و کوشتنیان بە دڵنیاییەوە دەبنە ئامانجێکی سەرەکی هێرشەکانی ئەمریکا و هێرشان دەکرێتە سەر و باجێکی قورس دەدەن. ئەگەر من ڕاوێژ بدەمە ئیدارەی ترامپ ئەوەیەکە دەبێت تەواوی ئەو نەتەوانێت تەواوی ئەو وڵاتانێک کە لەلایەن ئێرانەوە هێرشیان کراوەتە سەر دەبێت بێنە پێشەوە هاوپەیمانیەک دروست بکەن کە هێرش بکەنە سەر ئێران و فشارەکان بخەنە سەر ئێران تاوەکو ببێتە هۆی گۆڕینی ڕژیم و ڕوخانی ڕژێم. ئەگەر سعودیەکان، قەتەریەکان، بەحرەین و ئیمارات ئەگەر ئەم وڵاتانەی کە هێرشیان کراوەتە سەر بێنە پاڵ ئەمریکا و هێرش بکەنە سەر ئێران، ئەمە وا دەکات کە ئێران بە تەواوی پەراوێز بخرێت، فشارێکی زۆر گەورەی بخرێتە سەر و دەبینین کە ئێستا ئابوووریەکەی ئێران بە تەواوی داڕماوە و زۆربەی گەلی ئێران پشتیوانی ڕژێم ناکەن و ئەگەر ئەم وڵاتانەی کەنداویش ئەوانەی کە هێرشیان کراوەتە سەر بێنە پاڵ ئەمریکا بە دڵنیاییەوە باجەکە بۆ ئێران زۆر قورستر دەبێت. دکتۆر ئێرێک حتا نوکە ئارمانجا ئەمریکا ji vê hêrişa ser Îranê dibêjin ji navbirina binkeyên etomî şiyanên etomî û mûşekên balistî û dronî bi zelalî negotiye ku armanca me ji navbirina vê hikûmetê bît. Bûçî zelal nabêjin û bi rastî armanca Emerîka çi ye? ئەوەی کە ئیدارەی ترامپ وتویەتی زۆر ڕوون نییە. یەکێک لە ئامانجەکانی ئیدارەی ترامپ ئەوەیەکە بە تەواوی پرۆگرامی ئەتۆمی ئێران لە ناو بەرێت کە لە سەدا 60 یورانیومی پیتێرانیان هەبووە کە نزیکە بەکاربهێنرێت بۆ دروستکردنی چەک و بنکەی ئیسفەهانمان هەبوو کە هێرشی کرایە سەر و ئەم بنکەیە لەلایەن ئەمریکا هێرشی کرایە سەر کە لە بنکەیەکی زۆر تۆکمە هەبوو و هەروەها هێرشش کرایە سەر نەتەنز. دوای ئەوە پلانی ئەمریکا ئەوەیە کە توانەکانی ڕژێم نەهێڵێت بۆ ئەوەی چی دیکە ئەم ڕژێمە نەتوانێت پشتیوانی لە گروپە چەکدارەکانی بکات. ئێران 1 ملیار دلاری داوەتە حیزبوڵڵاه بۆ ئەوەی لە بەرژەوەندی خۆی بەکاری بهێنێت. ئەگەر ڕژێم بگۆڕێت و ببێتە ڕژێمێکی ئەرێنی و دیموکراسی وا دەکات کە جیهادیە شیعە تۆندڕەوەکان لە تەواوی جیهان لە ناوچەکە پشتیوانیان لێ دەبڕێت، هاوکاری ناکرێن لەلایەن ئەم ڕژێمە تۆندڕەوەوە و دۆخێکی زۆر ئەرێنی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە پێشەوە و ئەگەر ئەم ڕژێمە بمێنێتەوە کێشەکان بۆ عێراق و کوردستان دکتۆر ئێرێک گریمان تازە بێژین ئەڤ ئەمریکات کرد بۆ ژنابرنا vê حکوومەتێنینە و ئەف حکوومەتە هاتی bi pêşengiya Mujteba Xameneyî dê berdewam bîtin. Aya Îranan û ket gel Îrana pêşî 10 rojan dê çi ferqî ciyawaziyek hebît? Bi taybetî derheqî rolê wan piştgiriya van gropan li navçeyê û destê werdanên wan di karûbarên yekem welat em bêjin Iraqê. من چەندین ساڵەکە ئاماژەم پێداوە بیر و ڕام وا بووەکە ڕێبەری داهاتوو دوای کوژرانی خامنەی ئەوەیە کە کەسێکە کۆنتترۆڵی بەسەر تەواوی سوپای پاسداراندا نییە و سوپای پاسداران بە تەواوی
لەژێر کۆنتترۆلی ئەمدا دەبێت و ئەگەر تۆ بڵیت ئەم ڕێبەرە نوێیە کەسێکە کە وەک ئایەتوڵای باوکی کەسێک بێت کە زۆر پیاوێکی ئاینی و تۆندڕەو نەبێت ئەمە یاساکان دەشکێنێت چونکە سوپای پاسداران زیاتر لە 1 ملیۆن بەسیج و ئەم سوپا تۆکمەیە کە دروست کراوە لەسەر ئایدۆلۆژیایەک دروستکراوە کە دەبێت بەم شێوەیە مامەڵە بکەن ئەگەر ڕێبەری نوێ بەم شێوەیە وەک باوکی بەردەوام نەبێت لە ڕێبازەکە من پێم وانە کە سوپای پاسداران پشتیوانی بکەن دەبێت ڕێبەری نوێش لەسەر ڕێبازی باوکی بڕوات بۆ ئەوەی سوپای پاسداران و بەسیجیش پشتیوانی بکەن دپەیامە ڕێبەرێت تازە دەمە جوداهیەک نەدیت لەسەر ڕێبازا بابێوی بیتن پێشی و بابێوی بهێتە کوشتنجی دگوتن کەسێ یەکەم هەر خۆی بوو کەسەکە دیکە نەبوو سەرویدا ئەگەر بڤی حاڵی بەردەوام بیت گاوا ترامپ دەبێژیتن شوێنێک بۆ موشتەبا خامنەیی ئارام نینە دەهێتە چه معنایە ئایا علی خامنەی بابێوی چوو ئەگەر هاتۆ مشتەبا خامنەیی بچیتن بچی لە نقطەکێ لە خاڵێکێ ئەمریکا ئارمانجێن خودوی شەڕیدا بزەڵالی دیار ناکەت دووپاتی دەکەمەوە ئامانجەکان زۆر دیار نین و ئەو ئامانجەشی کە ئێستا دیارە ئەوەیە کە کەسێکی میانڕەو ببێتە ڕێبەری باڵا و حکوومەتێکی میانڕەو لە ئێران دروست بێت و نەبێتە هەڕەشە بۆ سەر ناوچەکە نەبێتە هەڕەشە بۆ سەر وزە نەبێتە هەڕەشە بۆ سەر ئەمریکا و نەبێتە پشتیوانیکاری تیرۆر وەکەوەی کە ڕژێمی پێشوو بە سەرۆکایەتی ئایەتوڵا خامنەیی هەبوو و ئەمریکا نایەوێت کە ئێستا ڕێبەرێک بێتە سەرحکوم کە بە شێو وەک باوکی ماماڵە بکات و جارێکی دیکە ئەمریکا بکەوێتە جەنگ و ململانێ و تونند و تویژەوە لەگەڵ ئێران ئێمە لە ڕۆژئاوا زۆر باش تێدەگەین لەوەی کە ئێران چییە و دەزانین چۆن ئەم ڕژێمە چۆن شۆڕش دەکات چۆن بە شێوەیەکی خراپ ئامانجەکانی جێبەجێ دەکات دیگەلوان ئاخفتنێن هەوا دیارە گەشتیە کە دیا فڕۆکە هەلگرا جەنگیە بریتانی دڕێکێدا بەر بە ڕۆژهەڵاتە ناوین ئەڤژی ئەو گەشتیە هێژای دکتۆر ئێرێک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تووڕازانیاری و سیاسی ڕۆژهەڵاتە ناڤەڕاست ژە نیویۆرکە گەلەک سپاسیەتت کەمەڤ